والله ما مستوحود ما قال سرجم شكرا مكون وغدما أو حود عمليات بكراوا ماڵ پێستیان لەو ڕانانە گرتوو لەو باسکیاندا بەس ئێسک و دەمار مابوو ئەوە یەکە بە دوعا بە دینارە بە قسێکی خێر ئافریام دەکەوێت یا ڕەبی خۆیان بخاتی گەوری خۆشەویستە خۆت خۆیان بەدە عەزانی بۆ بنووسی عەزابەشی زۆرم هەیە مامۆستا گیان هەتا بڵێ عەزابەشی زۆرم هەیە ئەو برینە و قەپات نامێت سلام علیکم سلام و ڕەحمەت یا الله ڕەسوول گیان باش وبەرەکاتوو مامۆستا حاڵە گیان باشە بەخێر بێ باشن وەزە چۆنە براکە سەرچاوەکانم حاڵە مامۆستا گیان باشە بەخێر بێن یا خوا بەخێر دەستگای خێرخوازی بەخشینی سەرچاوەکانم بەخێر بێن سەرچاو مامۆستا گیان یا یا خۆ خوا خوا لە بەخێر ڕاست فەرموو بێ دانیشن لە خزمەتە عەفو دانیشن فەرموون خوا لە ڕازی فەرموون بەخێر بێن یا مامۆستا خۆ خوا گیان لە ڕازی حاڵە یا باشە خوا براکە بەخێرە خوا لە سەرچاوم ڕازی بەخێر بێن کە عەبدوستار و سینگەی ڕانیە بەڵێ فۆرم مستەفسەکاتی جەنابتی بۆ ناردین کە حاڵ و وەزعی تەندروستی چیە و چۆن ئێمەش لە دەستگای خێرخوازی بەخشین لە ئۆفیسی سەرەکی سلێمانی و هاتینە خزمەتە بەخێر بێ خزمەت لە منەوە مامۆستا گیان یا ڕەبی بەخێرن مامۆستا گیان خوا خێرە بنووسێ کاک ڕەسوول گیان چیتە وەزعی تەندروستی وەڵای مامۆستا حەوت مانگە لەسەر جێم شەکرە مەخۆن غودەما ئەوجە حەوت عەمەلیاتم بۆ کراوە پێستیان لەو ڕانانە گرتوو لەو باسکیاندا بەس ئێسک و دەمار مابوو ئەوەتە ئەو قامکانم لە ئیش کەوتون مامۆستا گیان ئازارێکی زۆرم هەیە شەوێ هەتا بانی خەوم نییە تا داوام لە خێرخوازانەیە لە فریاب بکەون هاوکاری بکەن لە کرێچیدا زۆر خێر و دەگاتەیە زۆر هەتا بڵێ ئازارم هەیە حەوت عەمەلیاتم بۆ کراوە مامۆستا گیان ئەو هەموو بڵێ پێستیان لێ ناوەتەوە 3 مانگە لە خستەخانەی سوتاویەکەی بوو لە سلێمانیە هەتا بڵێ ئازابەشی زۆرم هەیە هەتا بڵێ شەکرەکەم بەرزە جا هیوادارم خێرخواز فریام بکەون بەڕاستی عازابەشی زۆرم هەیە شەوێ خەوم نییە لە تا ئەو لاقانە ڕۆشتم پێ ناکرێ ئەوجا لە کرێخانوویدام هەرە وەڵا مامۆستا گیان کاک ڕەسوول لە چیەوە ئاوا لێ هات مامۆستا گیان ئەوە شەکرەم 4 ساڵە بەڵام شەکرەکەم ئاخر جار بەرز بوو ڕۆژێکی ڕێککەوتم پشتا پشت ئەو قامکەم ئینتیاباتی کرد کانولەیان لەو دەستەیدام کانولێکی زۆریان لێدام ناندەزانی ئەو دەستان ڕەش کردم هەموویان داماڵی بەس ئێسک و دەمار مابوو ئەلەوەی ڕا توژم مامۆستا گیان هەرێ وەڵڵا لە خانووی کرێشای هەرە وەڵڵا لە خانووی کرێدام هەرە وەڵا 200,000 کرێ دەدەم مانگێ هەرە وەڵای خانووکە کرێە جا هیوادارم لە خێرخوازان ئەگەر دوو دانیشم بۆ بکڕن وەڵڵاهی خێرێکی زۆریان دەگاتەیە بەدە عەجان هەیە هەردوو هۆدەش بێ دوو جا بۆیە ڕووم لەوە ناوە مامۆستا گیان بە هیممەتی خوای گەورە بە هیممەتی خێرخوازانی ئیشاڵڵا دوو هۆدانم بۆ دەکڕن ئیشاڵڵا خوا خێرە هەموو لایەکی بنووسێ مامۆستا گیان ئەوە یەکە بە دوعا بە دینارە بە قسێکی خێر ئافریام دەکەوێت یا ڕەبی خۆیان بخاتی گەوری خۆشەویستە خۆت خۆیان بەدە عەزانی بۆ بنووسی عەزابەشی زۆرم هەیە مامۆستا گیان هەتا بڵێ عەزابەشی زۆرم هەیە ئەو برینە و قەپات نامێتەوە پێستیان لەو ڕانانە گرتووم ئەلێ لەو باسکیانداوە ئەوەشم هەموو برینن ئێستا ڕۆشتم پێ ناکرێ هەرە وەڵا حەوت مانگە لەسەر جێم خوا خێر هەموو لایەکی بنووسی یا ڕەبی
کاک ڕەسوڵجان ئەم هاوکاریەمان بۆ هێناوی لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە لە ڕێگای بەڵێ خێرخوازانەوە مامۆستاجان بڕێک هاوکاریە هیوادارین خوا ئینشاڵڵا بە بتوانی زیادیکە چارەسەرێکی خۆتی پێ بکەیوە یا خوا خێرە بۆ بنووسێ کرێخانەکە خوا خێرە هەموو لاشی بنووسێ خوا بە زیادیکە یا ڕەبی خوایە گیان هەر لێت بە زیاد بە خوایە زۆر سپاسی ئەوەش دەکەم مامۆستاجە ئەگە ئازیێت و شێشە یا ڕەبی دوعای خێر بۆ خێرخوازان کە یا ڕەبی خوایە خێریان بنووسێ خوایە ئەوەی بە دینارێک بە دوعا بە قسێک خوایە یا ڕەبی خوا خێریان بنووسێ خوا چاکەیان بۆ بکە خوایە ئەوەی دڵی من خۆش دەکە خوا دڵی خۆشکەی یا ڕەبی یا ڕەبی خوا خێریان بنووسێ خوایە ماڵتانەوە بێ یا ڕەبی لەگەڵ ئەو خێرخوازانە خوایە بۆ خاتی گەورەی خۆشەویستی خۆت خوایە خوا سپاسی ئەوەش دەکەم مامۆستاجانەکە هاوکارێکەتان بۆ هێنام چوومە دەستگای خێرخوازی خوایە ئیبەخشین ئەوە هاوکارێکەتان بۆ هێنام خوایە سپاستان دەکەم خوا لێتان بە زیاد بێ یا ڕەب زۆر مەمنونم من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون کاک ئەحمەدیان وەکو بینیمان لەسەر تۆ عەرەبانەیەکت پێ بوو کە ئەو عەرەبانەیە دیارە ژیانت قورس بوو لەسەری توانات نەمابوو ئیش و کارت ناڕەحەت و پێی ئێستا کە ئەم دەستگای خێرخوازی بەخشین و سنگەی کفری ئەمە تۆڕی دابین کۆ بۆ جەنابێت ئەتوانی چی پێ بکەی ئەم ماتۆڕە توانی تۆ چی پێ بکەیت ئەمە وڵاتە ئیشی پێیان توانی ئەگەر بایەقی بێ ئاژمارنێ سەودەی پێ بکوژن بەقاڵی بێدەم تا چەندێ ئەم ماتۆڕە بۆ تۆ مایەی دڵخۆشی و عنی شتێکی باش و بۆ جەناب لەم کاتە چاکەوازە خێراندا باشە هەم لە ئیشی پێکەم ئەمە لە عەربانەکە باشترە عەربانەکەی لاکنێت بەڕاستەکەی لاکنێتن زۆردا ئیشمەکە لە سەیتەرە نەماوەتەوە نەمەتوای بچێت بە جێبێدا بەس ئەمەتوان بیر بۆ ماڵ بیر بۆ بازاڕ کێکە ئیشی پێکەم بەخاڵێ بێ مۆبەرەکە بچێنەی تێرم و بۆی ئاواتە ئیشی پێکەم چیت هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کەوا توانی لەم کاتە ئەم ماتۆڕە سێتایە بۆ جەناب دابین خوازە خێرەوەی ئەوەی سەنیەتی ئەوەی هاوری خوازە خێرەندا تا چەندە زەرور بوو بۆ ژیان تۆ لەم کاتاکە بەڵام کاتە زەرور بوو چکم ماوەیە بەخاڵم بێکە نەمەتوانی هیلاکنەکە دوایەوە ڕاتبیشم نییە مەسەلا ڕاتبیش نییە بەمە ئیشی پێکەم تاوە ینی بە عەرەبانەکە توانای ئیشکردنت نەمابوو وەڵی هیلاکنەکە جێمێدا سێتەرە جێمێدا بان مەتاو جێمێدا بەس بەڕۆژ ژمەکەت بەخاڵیم پێکرد شەو بان مەتاو جێمێدا نەخی دوکانێ جێمێدا بەڵێ ئێمە وەکو نووسنگەی بەخشین لە کفری کە ئەم پیاوە هات بۆ لامان وتی ئیشکارم نییە عەرەبانێ پاڵەنم زۆر هیلاکم لێی فۆرمێکمان بۆ پر کرد بەزمان کرد الحەمدولله خوای گەورە جەزای خێرخوازان بدا کە ماتۆرێکیان پیا کرد بۆی ئەم ماتۆرە سێتایە پەیان کرد بۆی ئینشاءڵڵا نەجاتێوێت لەو هامەتی و قورسی ئیشەکان ئینشاءڵڵا کاک چوازجان باشی شکر ئینشەڵڵا وەزعە چۆنە ئەحواڵە هەروەڵات تۆزە بێژن نازانم هیچ وەزعی تەندروستیت چییە؟ نازانم هەرچی بێ نازانم
هەروەها تۆزە ببێژن نازانم هیچ ئەمڕۆ لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین لە قەزای پشدەر سەردانی ماڵی کاکشواسمان کردووە کە هانان هێناو بۆ دەستگای خێرخوازی بەخشین نووسنگی قەڵاتزێ کە هاوکاری بکرێن وەزعی تەندروستیان ئەوەیە کە بە چاوی خۆتان ئەیبینن جەڵدە لێ یاوە زاکیرەی لە دەست داوە و ئێستا چەند پرسیارەشی لەکەین کە هیچ شتێکی بیر نەماوە بەڕاستی کاک چوازجان باشی شکر ئەشەڵڵا وەزع چۆنە ئەحواڵە هەروەها تۆزە ببێژن نازانم هیچ وەزعی تەندروستی چییە؟ نازانم هەرچی بێ نازانم پێویستی بە چییە دەستگای خێرخوازی بەخشین بۆت بکات؟ نازانم نازانم کەسبکاری ئێوە لەو ماڵە کێیە؟ وڵای ئەم شەکە زۆر کەمە شقڵازە نییە ئەی تۆ مەسن ئەم عیلاجە ئەم ئیشاء هینانە تۆ کە کاسبکاری ئەو ماڵی تەنها خۆت فریای ئەماکەوی؟ ناڵە هەرفریا هیچی ناکەم علاج شتەکەی گرانە علاج شتەکەی گرانە ڕڵا گرانە تۆ چیەکەی ڕۆژانەیشی خۆت چییە؟ وڵای بارێکە بێ بۆمان تۆڕێدەنا هیچکە نییە یعنی بە ماتۆر حەماڵیەکەی بەڵە نەخۆشیشتان لە ماڵ هەیە تەنها کاسبکاری ماڵ تەنها تۆی بەڵە باشقین ئەم عیلاجانە کە ئەیبینی کە برایگەن ئەم عیلاجانە زۆر ینی ئەمە چۆنی تۆ بێت دابی نەکری ئەو عیلاجانەوە ناوەڵە ئەو خوازێک بۆمان دابین دەکە ئەویش جارەوە دەست ناکەوێت دەبێ هەندێک علاجان بخۆم بکڕم جارە بە هەفتە بە دوو هەفتە بەماگ علاجەکان ناخوا یعنی جاری وە بە دوو هەفتە بە مانگ نایخوا لەبەی بۆتان ناکردرێ بەڵە ئەی بڵێن کە زاکری ئەوە لە دەستداوە چۆن عیلاجەکانی بۆ بەکاردێنن خۆی بیرێتی خۆی ئەزانێ عیلاجەکان بخوا ناڵە هەموو شتێک بە خۆمان یارمەتی دەدەین خواردنەوە هەموو شتێکی بە خۆمان دەبێت بۆ بکەین هیچ شتێکی ناتوانێت بکە ئەم تا ئێستا چەند جار بڵێن چوونەتە دکتۆر چوونەتە سلێمانی چوونەتە کوێ وڵای هەر دەچینە ڕانیە بۆکن دکتۆری ئەوش بە 3 مانگ 4 مانگ جارێکی 3-4 مانگ جارێک بەس نەخۆشی ئاوا پێویستە زیاتر بچێ بۆ لای دکتۆر زووتر بۆچی زووتر یعنی نایبن 3-4 مانگ جارێک بۆ نەخۆشیەوە زۆرە وڵای لەبەرەوەی زۆری تێدەچێ پارەی واشمان پێ نییە بڵێ پیوێنەکەن دکتۆری ینی پارەی ئەوەتان پێ نییە کە نەخۆشەکەتان بن بۆ لای دکتۆرە جینا پێویستی لەوە زیاترە لە 3-4 مانگ جارەی بیبن هەروەڵا پێویستی زیاترە ئێستا پێویستە بیبێنە علاج طەبیعی هەموو ڕۆژە دەبێت لە علاج طەبیعی بێ پارەی هەمومان پێ نییە پێویستە هەموو ڕۆژێ بچن بۆ علاج طەبیعی بەڵام ئێستا ئێوە چەند ڕۆژ جارەگەچن هەر نایبن ناوەڵە بە خۆمان ڕێزەکەی پێ دەکەین لەنایشکە ناتوانین بەڵێ خێرخوازانی بەڕێز وەک کوڕەکەی باسیەکە کە 3-4 مانگ جارەگەی بەنە دکتۆر کە لە کاتێکە ئەم نەخۆشە بەڕاستی پێویستە زیاتر دکتۆر چاودێری بکە و زوو بچێ بۆ لای دکتۆر و لەگەڵ ئەمەشاڵە ڕۆژانە ئەبێ بچێ بۆ عیلاج طەبیعی بەڵام من کە لێم پرسی ئێوە چەند ڕۆژ جارەگەچن ئەڵێ هەر ناچین بۆ عیلاج طەبیعی براگیان ئەم فەحس و ئەم عیلاج و ئەم بابەتانە ئەی چیەکەن مەسەلەن چۆن یعنی چۆن دابینیەکەن بە وەزع ینی بووە کات بووە مەسەلەن پێویستی بە فەحسێ بووە یا پێویستی بە عیلاجێ بووە نەتانتوانێت دابینیکەن وڵای زۆر بە کاتوا بە ئەویش خێرخواست هەندێک یارمەتی داوین علاجەکانمان بۆ دابین دەکە ئەوش ماوەیە جارە پەیدا نابێ یعنی عیلاجانەی کە هەش بێ بکرێ ئەگەر
لە ڕێگای خێرخوازەوە بێ لە ڕێی خێرخوازانەوە بێ ئەژنا شتا بۆ ناکرێت ناڵە پێمان دەبین ناکرێت بەڵێ خێرخوازانی بەڕێز دەستگای خێرخوازی بەخشین ئەو نەخۆشانە بەسەرکاتەوە بەم هاوکاری و خێر و سەدەقە و زەکاتانەی ئێوە ئەمڕۆژ هاوکارێکمان هێناوە بە ماڵی کاکچواس کە ساڵێک زیاترە جەڵدە لێیاوە کە ناتوانن عیلاجی بکڕن ناتوانن عیلاج تەبیعی بۆ بکەن وەزعی ژیانیان زۆر خراپە ئێمە لە نووسنگەی قەڵاتزێ دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕێک هاوکاریمان بۆ کاکچواس هێناوە کاکچواس جان ئەم هاوکاریمان لێ وەرەگری لە خزمەتان فەرموو ئەمە هی دەستگای خێرخوازی بەخشینە دوعای خێر بۆ خێرخوازان بکە من لە باتی کاکچواس کە زاکرێر دەستداوە ناتوانێت قسە بکە دەستخۆشیتان لە یەکەم خی گەورە جوپاداشتان بداتەوە خی گەورە مڵک و ماڵتان بپارێزیە ببەخشن تا بەخشین بتوانێ ئەم ماڵانە بەسەر بکاتەوە ئەم عیلاج و ئەم پێداویستیانیان بۆ جێبەجێ بکە بەنای خۆی گەورە میرەبان وەکو دەستگای خێرخوازی بەخشین هاتوونێکێک لە پرۆژەکانی دەستگاکە بەسەرەکەینەوە کە لەلایەن خێرخوازێکەوە دروست کراوە لە کیشوەری ئەفریقا لە وڵاتی نێجیریای نێمە ئەم پرۆژەیە پێک دێت لە دوو مەشروع هەم مزگەوتی تیا هەیە بە مزگەوتەکەیە کە توان نوێشخوێنانی ئەم گەڕەکە لێرە بێن نوێش بکەن و لەگەڵیشە ئەو برابەڕێزە داوای حجرەی کردهبوو ئەمە مزگەوتەکەیە مزگەوتێکی جوان و ڕێکوپێکمان بۆ بنیاد ناون وە پاشان ئەو برابەڕێزە داوایەوەی کردو کە حجرەیەک بۆ خەڵکی ئەم منتیقەیە دروستکەین تەکلیفمان لە خێرخوازەکە کرد سوپاس بۆخوا حجرەیەکی جوان و خنجیلانەی بۆ دروست کردوون کە تقریبان پێک دێ لە حەوهەش ژوور لێستا گەسێری کە ئێمە دەرگای بۆ ژوورەکان دابین کراوە و کۆنکرێتەکەشی تازەیە لە دروستکردنایە ئینشاءڵڵا مناڵ و گەورەی ئەم گەڕەکەی ئینشاءڵڵا ئیسفادە لەم حجرەیە ئەکەن و بۆ داهاتوو ئەبنە فرار قسیەم ئیسلامەوە بۆ گەیاندنی ئیسلام بە هەموو جیان ئەمە کە لێرەدا ناوە بە دیزاین نامەوێتە مەطبەخی ئەوەی کە لەم حجرە دەرزەخوێنێ ئەو تەلەبانە بێن لێرە ئیسفادە لەوە بکەن و خواردنیشان بۆ دابین بکرێن ئەمە ئەم بابەتە شوێنی مشتەمەلات و حەماماتەوە بە زمانی خۆیان ئەمە لێرە تەوالێت وشە دروستەکرێت بۆی شەڕا بۆ دەستمێژ و ئەوانە مەزبوط بێ ئەم سێ ژوورەشمان هەیە لێرە ئیتر بۆ دەرس خوێندنی ڕۆژانەیە عادەتەن ئیتر دراساتی ئیسلامی و عەقیدەیە و تەجویدە و لەم بابەتانەی کە ئینشاءڵڵا لێرە ئەم مناڵانەی پێ فێرەکرێت و بە داهاتوو ئیسلامی ئینشاءڵڵا ئیسفایان لێ دەکرێت مەش کۆتا ژوورەتی الحەمدوللا شتێکی خنجیلانە و جوانە و لە پێشەوە ئەوە باس نەکرد کە ماڵێک دروستکراوە بۆ ئیمامەکە و ئیمامەکە لێرە ئەمێنێتەوە لێرە ئەتوانێت سەرپەرشتی ئەم پرۆژەیە بکات و ئاگاداری شوێنەکەش بێ وە شتێکم کە بیرچوو لە ئەوڵەوە باسیکەم ئەم خەلوەیە ئەم حجرەیە بیریشی بۆ بکەنراوە بەڵام هێشتا دیزایانی شوێنەکە نەکراوە شەڕا دواتر دیزایانێکی لێرە بۆ وەکرێ ئەمە شوێنی مانەوەی ئیمامەکەیە ئیتر بۆ پێشەوەی کە ئامادە بن بۆ دەرز و دروستوانە لێرە ئەمێنێتەوە تقریبان شوێنی مەطبەخەکەیەتی و خۆش مشتەمەلات و شتەکەیەتی خوا گەورە پاداشی بە خێرتان باتەوە هەتا ئێوە هاوکارمان بن ئێمە لەم پرۆژانە ئینشاءڵڵا لە ئەفریقا بەردەوامە بین خوا گەورە پاداشی بە خێرتان باتەوە ئینشاءڵڵا سەرەتا بە ناوی خی گەورە و میرەبان خێرخوازانی خۆشەویست دەستگای خێرخوازی بەخشین لە کیشوەری ئەفریقا بە تایبەتی وڵاتی نێجیرە ئێسش کردنەوەی یەکێک لەو بیرانەی کە دەستگای خێرخوازی بەخشین بڕیاری داوە لە سەرجەم وڵاتەکان ئەگەر خێرخوازان هاوکارمان من هاوشێوەی ئەم پرۆژانەمان زۆرە بێت ئێستش ئەم پرۆژەی دەستگای خێرخوازی بەخشین لەلایەن خێرخوازان دوان لە نەوەکانی سەلاحەدین دڵخۆش بن بە هاوکاریەکانتان
بۆ هەڵکەندنی ئەم بیرە لە کشوەری ئەفریقا لە وڵاتی نەیجیریا ببینن ئەو خەڵکە چەندتان مەنزڕۆی ئەو ئاوەیە و هاتوون سەرەیان گرتووە بەڕاستی دڵوەسفی ناوێ ماشەڵڵا ئاوێکی جوان و بە سپۆنسەری خێرخوازان دوان لە نەوەکانی سەلاحەدین کوردستان عێراق دەستگای خێرخوازی بەخشین هەڵدەستێ بۆ ئەم پرۆژە ببینن ئەو خەڵکە چەند پێویستێتی ئەوە تا ڕیزیان گرتووە بۆم ئاوە بۆیە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دڵنیابن لە شوێنێک کە ئەو پەڕی پێویستیان پێی نەبێ ناگەنەوێ ئەم شوێنە نا تەسیسی ئاوی هەیە نا ئاوەڕۆیە هیچ شتێکی نییە ئەو خەڵکە ئاوەتا چەند پێویستێتی بۆیە دڵخۆش بن بە هاوکارەکانتان ببەخشن تا ببەخشرێن ببەخشن تا بەخشین بەردەوام بێ خی گەورە پاداشی خێرتان بداتەوە ئەو خەڵکیش ئاوا هاتووە تێرە ببینن چەند دڵخۆشن جەزاکم الله خەیرا وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون ئەوەی ئێوە دەیبەخشن لە دارایی و چاکە ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە ئێوە هیچ نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ و ئەوەی دەیبەخشن لە سامان و چاکە ئەتان درێتەوە و ئێوە ستەمتان لێ ناکرێت